لە سەردەمی کۆرۆنا زۆر جار ئامارەکان مەترسیدار بوون کە بڵاوە کرانەوە ئەوەندە کەس گیانیان سپاردووە بە کۆرۆنا. بەڵام ئەم ئامارانە ئەگەر بڵین نیوەی یان زۆر جار زیاتریش لە ئامارەکانی ڕووداوی هاتوچۆدا هەن مەترسیدارتریشن، بەڵام بۆتە دیاردێکی ڕۆژانە هەفتانە کە دووبارە بێتەوە ئیدی هاوڵاتیان وایان لاتووە ڕەنەچڵەکەن لەو ئاماری مردن یاخود برینداربوون و ڕووداوی هاتوچۆ. هۆکارەکەی چییە؟ لەبەرچی ئەو هەموو ڕووداوە ئایا شۆفێرانن، ئایا ڕێگاوبانەکانن، ئایا ڕۆشنبیریە بۆ لێخوڕین و یاخود ڕێنمایەکانی هاتوچۆ؟ هەموو ئەمانە لەگەڵ بەڕێز یوسف بازیانی باس دەکەم و پرسیاری لێ دەکەم کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری بۆ سەلامەتی ڕێگەوبانن. بەڕێز یوسف بەخێرهاتی ڕۆژێکی باش و سەلامەت وێەوە. زۆر سپاس. زۆر سپاس. هەر با لەوە دەست پێ بکەم ئەم بەیانێتە گەشتیتە ئێرە ڕێگەوبان چۆن بوو؟ هەر لە بەیانیەوە بینیت کە شۆفێران هەندێک لە تووڕێی و سەرکێشیانتیایی یاخود ئاسایی بوو ڕێگەکە؟ بنای خۆی گەورە میهرەبان، بێگومان هەچ کاتێک کە مرۆڤ ئینسان یعنی مرۆڤەکان کە گوزەر دەکەن لەسەر شەقامەکان ئەو کاتە ڕادەی ناوشیاری یاخود ئەو کاتێک کە ڕادەی تووڕەبوونی شوفێران بەرامبەر بە یەکتری بۆ دەردەکەوێت. یعنی کاتێک کە تو ئێستا لە ماڵەوە دیت بۆ ئێرە یان دەچی بۆ سەر کارەکەت دەبینی بە چه حاڵێک دەگەیتە شوێنی مەبەست. یعنی بەداخەوە شوفێرانی ئێمە پابندین بە یاسا بەڕێنمایەکانی هاتوچۆ و لە ئەنجامی نەبوونی وشیاری هاتوچۆشدا لە بەکارهێنانی ئۆتۆمبیل و شەقامدا وای کردووە کە ڕێژەی ڕوودا و سەرپێچەکانمان زۆرە بەڕاستەکەی. یعنی ئەو جۆرە هاوکاریە نیە لەسەر شەقام بۆ یەکتری کە هاوکاری یەکتری بکەین کە نەبێتە هۆکار بۆ دروستبوونی ڕوودا. باشە هۆکاری چی ئەم هەموو تووڕەبوونەم هەموو ناهۆشیاری ئەم هەموو سەرپێچیە لە یاسا؟ خۆی حاڵەتە دەرونیەکە ئێستا کاریگەریکی زۆری لەسەر تاکی کۆمەلگا بەگشتی هەیە لەسەر شوفێرانش بەگشتی. ئێستا بڵین تاک بە شێوەی گشتی چ لە ڕووی سیاسیەوە کە بە وەزعێکی عراق بە شێوەی گشتی کە ئێستا هەیە کە چ بە ئەو بارە ئابووری کە لە کوردستاندا هەیە ئەمانە هەموو هۆکارن بۆ ئاڵۆزی دەرونی شوفێر بەڕاستی کە ئەو تووڕەبوونە یان هەندێک جار پێداویستەکانی ماڵکەدابین ناکرێت کە زەختێک دەسەر پیاوەکە دەکرێت زۆرجار کە بە عەسەبی و لە ماڵەوە دەرچێنان ئەو شڕی کە لە ماڵەوە دەیکات تووڕەبوونەکەی خۆی بەرامبەرەکە دەردەخا بەڕاستیەکە. ڕەنگە ئەمەش یەکێک لە هۆکارەکان بۆ دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. یعنی ئەوەی تێبینی دەکرێت بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ یانتوانە بڵێم ساڵ بە ساڵ ڕووداوەکانی هاتوچۆ بەرەو هەڵکشان دەچێوانی هیچ ساڵێک جێگای دڵخۆشکەر نییە بڵین ئەم ساڵمان باشتر لە ساڵی ڕابردوو. ئەتوانین بڵێن خراپترە هەموو ساڵی خراپترە ڕووداوەکانی ئێمە. یعنی ڕۆژ بە ڕۆژ ئێستا بە تایبەتی ئێستا ڕووداوەکانی ئێستا لە تاک دەرچووە بۆ بە خێزان، یان جاری وایە یەک خێزانێک بە کاملی بە ڕووداوی هاتووە تیادەچێت، یان جاری وایە هەیە بە کۆمەڵ چەند کەسێک یانی بە ڕووداوی هاتووە تیادەچێت. وەکو بوون کەسە دوێنێ کە جەناب باسکراوی لە ماردین یانی بۆ هۆکاری 20 کەس لە ڕووداوێکی هاتوچۆدا. یعنی ئەمانە هەموو ئەمەکە لەوانەیە لە ئەنجامی تەقینەوەیکی گەورە بۆمبێکی گەورە ئەو هەموو بریندار و کوژراوی لێ بکەوێت. بەتەکید ئێستا من ئەتوانم بڵێم ڕووداوەکانی هاتوچۆ کاریگەریان لە جنگەکانی زیاترە و کاریگەریان لە ئەو نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای کە هەبوو زیاترە. یعنی بەداخەوە ئێستا ئێمەگەر ئەتوانم بڵێم ئەو ئاماری کە هەیە ئێستا لە بەشێوەیەکی گشتی لە جیهاندا ساڵانە 1,400,000 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ بن و هیچ جنگێکیش نییە لەم جیهانەدا کە ساڵانە 1,400,000 کەس بکوژێت. واتە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ هێندە زۆرە، کاریگەری لە جنگەکانی زیاترە و لەو نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایش کە هەیە زیاتر. لەوانەیە هەر کەسێک لە جێگەی خۆیەوە بترسێلەوەی کە جەنگێک ڕوونەیە بۆی نەبێتە هۆی مردنی ئەو ڕێژە زۆرەی خەڵک، بەڵام زۆر بە نەرمتر و بە هێواشتر ڕۆژانە ئەو ڕێژەیە یاخود تا ئەگاتە ساڵەکە بەقەدەر دێرەنجامی جەنگەکە کوژرا و برینداری لەیەکەوێتەوە. کاک یوسف زۆر جارە بینین لە وڵاتێکی دیکە باری دارایی خراپترە، گرژی و ئاڵۆزیەکان بە هەمان شێوە خراپترە، بەڵام هێشتا کەسەکان نەیان کردووەتە هۆکارێک بۆی کە بیکا بە بیانوێک خراپ لێ خوڕێت سەرپێچی ڕێنماییەکانی هاتوچۆ کات یاخود لەسەر شەقامەکان زۆر بە نادروستی شۆفێریەکە. ئەمە لەبەر چی؟ ئایا بڵین بەڕێوەبەراتی هاتوچۆکان نەیانتوانیوە بە ئەرکی خۆیان هەستن یاخود سزایەکی وا لە هەرێمی کوردستان نییە کە تاکەکان ناچار بکات بۆی کە لە ژێر ئەو ڕێنماییان نابن؟ بەڵێ بەتەکید ئەوە کێتە سەر ڕادەی ناوشیاری بەڕاستیە. چەندە وشیاری هاتوچۆیمان زۆر بێ ڕێژەی ڕوودا و سەرپێچەکان کەمە بێتەوە. یعنی ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ئەو وڵاتانی کە جەنابەت باست کردوتی لەوێ هەم باری داراییان خراپە، بەڵام ڕەنگە
لەلایەنی وشیاری هاتوچۆیەکان زیاتر بێ بەڕاستی خەڵکەکە زیاتر پابند بن بە یاسا بە ڕێنمایەکانی هاتوچۆ. لە وڵاتی ئێمەدا بینیمان لە چەند ساڵی ڕابردوودا ڕێژەی سزاکان لە کوردستاندا زیادی کرد بۆ چەند قاتێکی زیادی کرد، بەڵام نەبووە بربەستێک بۆ کەمکردنەوەی ڕێژەی ڕوودا و بۆ کەمکردنەوەی ڕێژەی سەرپێچەکان لە کوردستاندا. بۆ لەگەڵ ئەوەی لەبەرەوەی ئێمە نەماتوانی وەکو پێویست چوەکو ڕێکخراوەکان چوەکو بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ چوەکو وەزارەتە معنیەکان کە تایبەتن بە بواری هاتوچۆوە نەماتوانیوە وشیاریکی هاتوچۆ بدەین بە تاک بەتاکی ئەم کۆمەلگایە لە پێش سزاکەیە بەڕاستی چکە تۆ هەر سزایەکە دەری دەکەی دەبێت پێش ئەوە تۆ وشیاری هاتوچۆیەکەی پێ بدەیت. بۆ نمونە کاتێک کە باسی مۆبایل دەکەی ئەڵێ کەسێک مۆبایل بەکار بهێنێ ئەوەندە سزای دەدەم، بەڵام وەرە تۆ پێش ئەوە وشیاری هاتوچۆکە بدە بە خەڵک بڵێ لە بەکارهێنانی مۆبایل دەکات دەبێتە هۆی ئەوەی کە لە سەدا 37 هێزی مێشکل لە دەست بدەیت، واتە تۆ ئاگال لەسەر شەقام نامێنێ. کاتێک کە تۆ نامەیەک دەنووسی هۆش لە خۆ نامێنێ، کاتێک جوابی زەنگێکی تەلەفۆن دەدەیتەوە ئەگەر تەنها 1 سانیەکیش بێت تۆ ڕەنگە 50 تا 60 متر بەبێ ئاگایی بڕۆی. ئەگەر تو ئەم وشیاریانە دا بە تاک و بە تایبەتی شوێرانیش ئەو کاتە دەزانێت چۆن تەعامل لەگەڵ شەقام بکە و لەگەڵ ڕێگاوبانیشدا بکە. یعنی هەچەندە سزاکان ئێستا کە زیادی کرد، بەڵام ئەگەر بێت و وشیاریکی هاتوچۆ ئەگەر بێت و شۆڕشیشی ڕاگەاندنی وشیاری لەسەر تاسەری کوردستاندا ڕانەگەیەندرێ ڕەنگە بۆ چەند ساڵی داهاتوە ڕێژەیەکی زۆر زیاترمان بەڕووداوەکانی هاتووە مرێ. ئێمە هەموو جارێک باسمان کردووە ئەوەی لە جەنگەکان شایانی ئەو جەنگە نەگریسەی کە دروست بوو ئەو شەڕەکانی کە شەڕی داعش بوو بۆ هۆکاری ئەوەی کە زیاتر لە 1670 پێشمەرگی قارەمانمان شەهید ببێت، بەڵام لە 3 ساڵدا لە ماوەی ئەو 3 ساڵەدا ڕەنگە 3000 تا 4000 کەسیشمان بەڕووداوی هاتووە مردو و ئەوەی لە جەنگە دەربازی بوو و ئەوەی لە نەخۆشی کۆرۆناشە ڕزگاری بوو بەداخەو لە ڕووداوەکانی هاتووەدا لەسەر شەقامەکان گیانە لە هەدەرەوە. ڕاستە ئێوە کوڕێکخراوەکان چیتان کردووە بۆی کە هۆشیاری زیاتر بڵاوکەنەوە لە ناو شۆفێران؟ ئەوەی ئەرکی سەرشانی ڕێکخراوەکانە وەکو سەم و ڕێکخراوی خۆماندا بە بەردەوام ئێمە هەوڵمانداوە پێش هەموو شتێک بە بڵاوکردنەوەی وشیاری هاتوچۆ. ئەم وشیاری هاتوچۆی دەستمان پێکردووە لە قوتابخانەکانە دەستمان پێکردووە، لە قوتابخانەکانەوە هەر لە سەرەتاییەوە تاکو دەگاتە زانکۆ ئێمە بەردەوام سەردانی قوتابخانەکان دەکەین، سەردانی پەیمانگاکان دەکەین، سەردانی کۆلێژەکان دەکەین بۆ گەیاندنی ئەو پەیامی کە هەمانە کە ئەوش وشیاری هاتوچۆیە، چونکە ئەو ژیلەیە کە سبەینێ دێتە سەر شەقام و دەبێ بە شوێر. ئەگەر لە ئێستاوە باگراوندێکی وشیاری هەبێ کاتێک کە بوو بە شوفێر ئەو کاتە ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ دەکات. بەڵام بەداخەوە دەبینین لە کوردستاندا ئێستا ڕۆک و پێویست دامی ڕێکخراوەکان ناکرێت. ئەمە بە حەقەتە ینی چواتۆ کاتێک یان جیاوازیەک دەکرێت لە بینی ڕێکخراوێک بۆ ڕێکخراوێکی تردا. ئەگە بێت و هەموو بە یەک چاو بێ، ئەگەر ڕێکخراوەکان چونکە ڕێکخراوەکان چینە ڕێکخراوەکان هاوکاری بەڕێوەبەراتەکانی هاتوچۆن بە هەماهەنگی دەتوانن ئەو بربەستانی کە هەیە لەسەر شەقامدا بتوان چارەسەری بکەن بەڕاستیەکەی. ڕەنگە ئێستا ئەرکی مرور زیاتر ئەرکی ڕێخستنی سەر شەقامە بەڕاستیەکەی، ئەرکی ڕایکردنی مامەڵەی خەڵکە هاوڵاتیانە کە سەنەوی تازاکەنەوە سیارە بەناو دەکەن یا مۆڵەتی شوێری دەردەکەن. بەڵام ئەگەر دامیکی ڕێکخراوەکان بکەن ئەم ڕێکخراوانە دەتوانن هاوکارێک بن بۆ بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ بە بڵاوکردنەوەی وشیاری هاتوچۆ. کاتێکیش کە کۆمەلگات وشیار کردەوە بێگومان هەم ڕوودا و هەم سەرپێچیش کەم دەبێتەوە، چونکە ئێستا بەداخەوە دەتوانم بڵم لە زۆربوونی ئەو ڕووداوانی کە لە کوردستاندا ڕۆدەن ساڵانە 1000 کەسمان بەڕووداوی هاتووەمرێ و زیاد لە 8 تا 9000 کەسیشمان بریندارە بێ، هەموو ساڵی 100 کەسیشمان کەم ئەندام بێ. بەڵام لەگەڵ ئەمەشدا تەنها لە ساڵی پاردا ئێمە زیاتر لە 2,200,000 سەرپێچی لە کوردستانە تۆمار کراوە. یعنی ئەم ڕێژەیەکی زۆرە. ئەگەر بێت و تەنها 6 مانگی ئەم ساڵ وەرگین لە یەکی 1 تا یەکی 6 نزیکە 1 ملیۆن سەرپێچی تۆمار کراوە. نزیکە 1 ملیۆن. باشە چی وا ئەکات یاخود ئێمە ئەتوانین چی بکەین ئێوە بەگشتی ئەتوانرێت چی بکرێ بۆی کە تاکێک هۆشیار بێت لەوەی کە بە هیچ شێوەیە سەرپێچی ڕێنمایەکانی هاتوچۆ نەکات، سەرپێچی هەموو شتێک بکات، سەرپێچی ئەوە بکات کە لە خوێندن لە هەر شتێک بیکات، بەڵام ئامادە نەبێت بە هیچ شێوەیەک ڕێنماییەکانی هاتوچۆ پێشێل بکات یاخود هۆشیاریکی وای نەبێت لە کاتی شۆفێریە. دەبێت ئەوە بکەین کە بنەماکانی هاتوچۆ یا کاری شوفێریکردن لەم وڵاتدا بێتە کەلتور. کاتێک کە من کارمەندێکی هاتوچۆ بەچی ئەکرێ بە ئەو کەلتورە دەکەوێتە سەر دەستگاکانی ڕاگەاندن، دەکەوێتە سەر ڕێکخراوەکان، دەکەوێتە سەر بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ، دەکەوێتە سەر وەزارەتی پەروەردە، سەر وەزارەتی ڕۆشنبیری هەر هەمومان بە هەماهەنگی بتوانین وشیاریکی هاتوچۆیی بڵاوکەینەوە کە کاتێک کە کەسێک وای لێ بکەین سەرپێچی بێ بە عیبە. یعنی بەڵام کاک یوسف زۆر جار کەمیش نییە کە ڕاگەاندنەکان کاریان لەسەر کردووە. هەر ئێمە بۆ خۆمان لەم بەرنامەیەوە چەندین بەرنامەمان ینی نەبووە لە مانگێکە لەسەر بابەتێکی هاتوچۆ ئیشمان نەکرد یاخود بە بەردەوامی
بەرنمەیەکمان هەر لە کوردستان 24 لەسەر هاتوچۆ کە ڕۆژانە ئێمە ئەو دیمەنە ترسناک و مەترسیدارانە پیشانەین کە بۆتە هۆی مردنی چەندین کەس ئەمانە بۆ خۆی کەم نییە چی دیکە واکات کە هاوڵاتی زۆر پابند بێت بە ڕێنمایەکانی هاتوچۆ ئەگەر من قوسێکم بیت لەوێ ئەم باسی دزگاکانی ڕاگەاندەکەم ڕاستە تەلەڤیزۆنێک لێرە یاخود لەوێ زیاتر پابندە بە بەڵاوکردنەوەی وشیارەکانی هاتوچۆ بۆ تاک بەڕاستی بە شێوەیەکی گشتی بەڵام ئەگەر بێت و ئەو ئاماری کە هەیە ئێستا ئەمڕۆ لە کوردستاندا دەستگاکانی ڕاگەاندن چی بە بیسەر یا بینەر یا خوێنەر بن کە زیاتر لە 800 کەناڵی جیاواز هەیە ئەگەر بەردەوام ئەم ڕاگەاندانە بە شێوەیەکی گشتی لە هەموو کەناڵەکاندا بە بڵاوکراوی وشیاری هاتوچۆ بێت تاک بە شێوەیەکی گشتی وشیار دەبێتەوە بەڵام بەداخەوە ئەوەی دێ ئێمە دەبینین لە کوردستاندا کاتێکا ڕووداوێکی هاتوچۆ دەبینی گرنگیی زۆر پێدێت دەبێتە خەبەرێک دەڵێن ئەمڕۆ ڕووداوێکی هاتوچۆ بوو بەداخەوە چەند کەسێک گیانی لەدەستدا بەڵام بەدادەچوون ناکرێت بزانین هۆکاری دروستبوونی ڕووداوەکە چییە ڕەنگە هەندێک جار شوفێر بەرپرس دەبێت لە دروستبوونی ڕووداوەکەی هاتووە ڕەنگە ڕێگاوبانێک لە خراپی لە تاسەیەکدا لە بربەستێک بێتە سەرەوەی هۆکارێک بۆ بە دروستبوونی ڕووداوی هاتووە و هەندێک جار ڕووداوی هاتووە بووە کەسەکە جەڵدەلی داوە لەو کاتەیە بەڵام کەسێک پێی نزانیوە کە بە هۆکاری ینی باری ناتەندروستی خۆی بۆ کە بۆتە هۆکار بۆ دروستبوونی ڕووداوی هاتووە ئەمە لەگەڵ ئەوەش لاک بەداخەوە ئێستا لە کوردستاندا لە ئەنجامی پێشکەوتنی ئەو تەکنۆلۆژیایی کە ئەمڕۆ لە کوردستاندا هەیە کە ئەویش مۆبایلە ڕەنگە هۆکاری سەرەکی دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بن بەڕاستی یوسف هۆکاری چی نیە هۆکاری جیابوونەوەی هاوسەرانە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆیە هۆکاری ناهۆشیاری منداڵانە کە ئێستا منداڵان چیان لاتوە هەڵبەت بابەتەکە زۆر هەڵەگرە قسەی لەسەر بکەین بەو هیوام کە ئێوەش وەکو ڕێکخراوەکان ئەرکەکانی خۆتان بەردەوام پێبن دەرفەتی بەرنامەکارەوەندەی پێبەخشین سپاس بۆ بەڕێستان کاک یوسف بازیانی سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری بۆ سەلامەتی ڕێگەوبان لەگەڵمان بۆی سپاس بۆ ڕێنمایی زانیاریەکان سپاس